کامێرەیەکمان هێناوە کە نرخەکەی نزیکەی $100,000 بەرامبەر بە مۆبایلێک کە نرخەکەی $500. زۆر سینەماکار و فیلمخواز بڕوایان وایە بۆ بەدەستهێنانی دیمەنێکی سینەمایی پێویستیان بە کامێرێکی گرانبەهای لەم جۆرە هەیە. ئەم کامێرەیە ناوی ئەلێکسای مینیە کە لە زۆرینەی فیلمە تازە و بەناوبانگەکانی هۆلیووددا بەکارهاتووە. بەدڵنیاییەوە ئەم کامێرەیە بۆ فیلم و کاری گەورە و پرۆفێشناڵ دروست کراوە. بەڵام لەم ڤیدیۆیە ئەمەیە ئەوتان پێ بڵێم کە بۆ گەیشتن بە دیمەنێکی سینەمایی چەندەها خاڵی تر هەیە ئەبێ پێڕۆی بکەین پێشەوەی بیر لە جۆری کامێراکە بکەینەوە. کەواتە چ شتێک وا لە دیمەنەکەمان ئەکا سینەمایی بێ. دیمەنی سینەمایی سێ خاڵ لەخۆوەگرێ. خاڵی یەکەم بریتیە لە ڕووناکی کە جۆر و شوێنی دانانی ڕووناکی و کۆنتڕۆلکردنی ڕووناکیە سروشتیەکان ئەگرێتەوە. ئەم گرتەیە بە کامێرێکی $100,000 تۆمار کراوە و ئەم گرتەیەش بە مۆبایل تۆمار کراوە. بەڕای تۆ کامیان سینەمایی ترە؟ بەدڵنیاییەوە هەمومان ئەڵێ مۆبایلەکە، بەڵام چۆن؟ بۆ ئەوەی بگەی بە ڕووناکیێکی سینەمایی پێویستت بە سێ هەنگاو هەیە کە بۆ هەموو جۆرە کامێرەیەک پەیڕەوەکرێت تەنانەت مۆبایلەکەشت. هەنگاوی یەکەم دانانی ڕووناکی سەرەکیە کە دەبێت ڕووناکیێکی نەرم بێت و باشتر وایە بە گۆشەی 45 بێت. مەبەستمان لە ڕووناکی نەرم ئەوەیە کە سێبەرێکی ڕق دروست نەکات. ئەمەش بەهۆی بوونی سەرچاوەیەکی ڕووناکی گەورەوە دەبێت. ئەکرێت ڕووناکی دەستکرد بێت یاخود ئەگەر خۆر بەکارێنیت وەکو ڕووناکی سەرەکی ئەبێت ئەم پارچەیە بەکاربێنیت بۆ پەرشکردنەوەی ڕووناکیەکە کە بە ئینگلیزی پێی دەڵێن دیفیوزەر. پاشان هەنگاوی دووەم زیادکردنی ڕووناکی پشتەوەیە. ئەم ڕووناکیە جیاوازیەک دروست دەکات لە نێوان ئەو شتەی کە لە نزیک کامێرە و ئەوانەی کە لە دوورتر دەبینرێن. بەم شێوازە سەرنجی بینەر باشتر ڕادەکێشیت. هەنگاوی سێم دانانی ڕووناکی لاوەکیە یاخود ڕووناکی پڕکەرەوە. ڕۆڵی ئەم ڕووناکیە کەمکردنەوەی دەرکەوتنی سێبەری ڕووناکیە سەرەکیەکەمانە. ئەمیش بە هەمان شێوە دەکرێت ڕووناکیێکی دەستکرد بێت یان ئەتوانیت بەمەی کە دەیبینن پێی دەوتێت ڕفلێکتەر ڕووناکی پشتەوە یاخود ڕووناکی سەرەکی بدەیتەوە لەو شوێنەی کە مەبەستە. ئەگەر ڕووناکی پرۆفێشناڵت لە بەردەستانیە ئەوە خەم مەخۆ، هەندێک تەکنیک هەیە کە ئەتوانی بەکاری بێنی. وەک بەکارهێنانی ڕووناکی لایتی سەرمێز بۆ ڕووناکردنەوەی دەموچاوی ئەکتەرەکە یاخود دیمەنێکی نزیک لە پەنجەرەیەکی گەورە کە ڕووناکیێکی سەرەکی باشت بۆ دابینەکەات. اینجا ئەگەر ڕووناکیەکەی کە لە بەردەستە گەورە نییە و سێبەرێکی ڕق دروستەکە باشترین شت ئەوەیە ڕووی بکەیتە دیوارێکی سپی لە دیوارەکەەوە ڕووناکیەکە پەرش بکرێتەوە. ئەم هەنگاوانی کە باسمان کرد بۆ هەموو جۆرە کامێرێک و مۆبایلێکە بێت و دیمەنێکی سینەمایی ئەبەخشێت بە بینەر. خاڵی دووەم گۆشەی کامێرەیە کە لە ڕێگەیەوە سەرنجی بینەر بەرەو ئەو شوێنە ئەبین کە مەبەستمانە لە چیرۆکەکەدا. کۆتا خاڵ ئاراستی جووڵەی کامێرەیە کە لە ڕێگەیەوە هەستێکی دیاریکراوە بەخشێت بە بینەر. هەمان کامێرە، هەمان ئەکتەر، هەمان شوێن، بەڵام کاریگەریکی تەواو جیاوازی هەیە بۆ بینەر. بۆ نمونە کاتێک جووڵەکە بەرەو پێشەوەیە هەستی گرنگیدان و چاوەڕوانی بە بینەر دەدات و هەروەها کاتێک جووڵەکە بەرەو دواوەیە هەستی تەواوبوون و بەجێهێشتن بە بینەر دەبەخشێت. سینەماکارێکی بەتوانا جووڵەی کامێرە بەکارێنێ بۆ گەیاندنی پەیامێک و دروستکردنی هەستێکی تایبەت لەلای بینەر. جا جۆری کامێراکە گرانبەها بێت یاخود مۆبایلێک بێت هیچ گۆڕانکاریەک دروست ناکات چونکە لێرەدا جەخت لەسەر چیرۆکەکە دەکەینەوە. تێگەیشتن لەم جووڵانە گرنگێکی زۆری هەیە بۆ گەیاندنی پەیامی فیلمەکەت. بۆیە پەیامی ئێمە بۆ هەموو سینەماکار و فیلمخوازێک ئەوەیە کە دەست پێ بکەن و ئەو فیلمەی دەتەوێت بە مۆبایلەکە تۆماری بکە و بەشدار بە لە فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل. با کامێرا و کەرەسەی گرانبەها نەبنە ئەوەی کەس چیرۆکەکەت نەبیست.